ئامانجمان لە بەشداریکردنمان یاخودکردنەوەی پێشەنگاکەمان لەمڕۆ ئەوەیە کە ئەم خاتونانە وەکو خانمانی دەسڕەنگین لە ماڵەوە کارەکانیان بهێنە بازاری بۆ بازاڕیکردن هەم بۆ دەرخستنی کارەکانیان و ئەو هیلاکوماندبوونەهیانە لە ماڵەوە بیخەنەدە. شتەکانی من لە دیزاینەرەکانم وەکو ملوانکە و سێتی تاقم لە بەرد و ئاقیقی ئەسڵ دروستیان ئەەکەم، ئیشی مناڵانیشم هەیە، بەڵام ئیشی چنین ئەەکەم کەوا دائەدرومە و سەڵتە و ئەو کۆڵوانە و زیاتر ئیش لەسەر شتی کوردەواری ئەەکەم. خوێن بەخشین ئەو پەڕی ئینتیمای نیشتیمانی و کۆڵی هەستی نەتەوایەتی لاوانە بۆ خزمەتکردن بە نەخۆشان و بەوانەی کە پێویستیان بە خوێنە. خوێن شتێکە لە هیچ شوێنە دروست ناکرێەوە، لە هیچ کاریەک دەست ناکەوە، شتێک نییە بکڕێت، بەڵکو شتێکە تەنها مرۆڤ ئەی بەخشێ و تەنها لە ڕێی بەخشینی خوێنەوە ئەتوانرێ بانقانی خوێن بەدەست بێنێت کە ئەمەش هەم کارێکی ئینسانی و ئەخلاقی. ئەتوانم بڵێم ئەم هەڵمەتانە کاریگەری خۆی هەبووە لەسەر زیادکردنی ژمارەی خوێنبەخش لە شاری هەڵەبجە و ئومێد دەکەم هەموو لایەنێکی سیاسی یاخود گروپی یاخود دایرەیەکی حکومی فەرمانبەرێک سەرەڕای خزمەتەکەی کە خۆی ئیکا لەو بواری خۆیان بێت لە بواری ئینسانیەتیشا ئەو خزمەتە بکا بە بەخشینی خوێن بە نەخۆشانی سالاسیمیا و نەخۆشەکانی کە و بریندارە. معقدة نعرف شو إيش بيتريه أنا بظن يكون نشان بيتنا عرض علامات بيتنا جرى فيها كيف بدي ئەسێکی بەشدار بوو یەکەم جارە دەخۆ لە تەندروستی پشک دەبم بێشتر من زانیاری لەسەر نەبووم ڕاستیژی لێوە دەمێ ئەس پشکتر من فاکێ زۆر جێدید ji ber ku çêkirina kalyonan û her wasa derzîkdananê û fişara xîne û çareseriya nexweşiya êşaşekirê jî ku êgişwan çareseriyan berbalav e lê meşiya ku heta radeyekê gelekê zor mifa ji vê xwelê werbigirîn em şiyan ku rewşenbîriya tenduristî li defazê de bikin. طبعا اف خولتها جالك مهما برابطر اف خولها ما بكري بو جماركا يا قطابيا اف خولها امشي بجنيه عربي اسعافات اوليه انكار دسبكي بو هر نخوشكي اش اوانات اشتد جالك مهم كويت روجانك ومحتاجه بن طيباتي مالي دا انجدار بي مالي وديرش نخوش خانه كو بزان سرداري القلبكن سريدي بو بكر دست خدين سر اي نفر ماوەی 4 ڕۆژە هەستاوین بە دەرمانکردنی جەزرە وەسەتیەکان بۆ لە ناوبردننی گژ و گیای زیایە لەبەرەوەی نزیکی وەرزی بەهارین ئەگەر بێت و دەرمانکردنەکەمان تەئەخیر ببێ گژ و گیایەکی زۆر بەرز ئەبێتەوە لە دواتر ئەگەری ئاگرکردنەوە هەیە زیان هەم بۆ درەختەکان هەم بۆ جەزرەکان زیانی ئەبێت. دەرمانی ئەم دوو سایداکەین بینی عربەت و وارماوە ڕۆژانە لە سەعات 8ەوە ئیشەکەین هەتا سەعات 12 وشکردنی ئەم گشتگیایش بۆ 10 ڕۆژ ئەم دەرمانە لە ناوێ بە بۆ ئەوەی وشک بێت و کۆتایی بەم سەوزایە بێت لەبەر خاتری دار و درەختەکە.